ئەنجومەنی کۆمیساران سەبارەت بە ژمارە و ڕێژەی بەشداربوانی پرۆسەی راپرسی سەربەخۆی کوردستان ڕای دەگەنێت کە 3 ملیۆن و 985 کەس و 120 کەس مافی دەنگدانیان هەیە لە سنووری هەرێمی کوردستان و ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەیدا بوون لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم. ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لە دەرەوەی ئەو سنوورە ئاوارە بوون کە تۆماری تایبەتیان نەبوو لە کەمپەکان و ناو شارەکانی هەرێمی کوردستاندا نیشەجێ بوون. لە پرۆسەکەدا بەشدار بوون بەپێی داتابەرەیەکان ژمارەیان 497,190 دەنگدەر بوون. دەنگدەرانی هەندەران کە هیچ تۆمارێکی فەرمی بەردەست نەبووە لە پرۆسەکەدا خۆیان تۆمار کردووە بە شێوەی ئەلکترۆنی ژمارەیان 98,945 دەنگدەر بووە. بەپێی ئەو داتایانەی سەرەوە 4,581,255 دەنگدەر مافی دەنگدانیان هەبووە لە پرۆسەی هەرێمی کوردستان. ژمارەی بەشداربوانی پرۆسەکە 3,305,925 دەنگدەر بەشداریان کردووە کە بە ڕێژەی 172.16 بووە. ئەو نەتائیجانی کە بڵاو کرانەوە بە شێوەیەکی نافەرمی لە دەزەکان ڕاگەاندن ئەنجومەنی کۆمیسارن هیچ لێی بە پرسیار نییە تاکە نەتائیجێک کە لێی بە پرسیارە ئەو نەتیجەیە کە ڕامانگەاندووە لێرەکانە. لەمڕۆوە بەردەوام لەوەداین کە نەتائیجەکان کە دەگەن ئێمە داخل دەکرێن و پرۆسەکە بەردەوامە. هەوڵی ئێمە وایە کە پێش 72 کاتژمێر ئێمە نەتائیجەکان ڕابگەێنین